خۆراکی تەواوکاری منداڵ لە دوای شەشمانجی لە تەمەنی کۆرپەلا دەست پێ دەکات. جۆری خۆراکەکەی دەبێت شل بێت، بەڵام خەستر لە شیر و دەنکۆڵەی تێدا نەبێت. ڕۆژانە 2 تا 3 ژەم بڕەکەی 2 بۆ 3 کەوچکی چێشت خواردن لە هەر ژەمێکدا. لە تەمەنی نێوان 6 بۆ 9 مانجی. جۆری خۆراکی میوە و سەوزەوات، لەوانەش سێ و خەیار و گێزەر و پەتاتەی کوڵاو. 3 تا 2 ژەم لە هەر ڕۆژێکدا، 1-2 وردەژەم لە نێوان ژەمە سەرەکیەکاندا. 3 تا 2 کەوچکی چێشت بۆ نیو کوب لە هەر ژەمێکدا، هەر کوبێک 250 ملیلیتر. لە تەمەنی نێوان 9 بۆ 12 مانجی. جۆری هاڕدرا و قاشکرا و جندراو کە بتوانێت بە پەنجەکانی هەڵبگیرێت لەگەڵ شیرپێدانی دایک بە بەردەوامی. 3 بۆ 4 ژەم لە هەر ڕۆژێکدا، لەگەڵ 1-2 وردەژەم لە نێوان ژەمە سەرەکیەکاندا کە بڕەکەی نیو کوب بۆ هەر ژەمێ. لە تەمەنی نێوان 12 بۆ 24 مانجی. هاوشێوەی خۆراکی خێزانی لەگەڵ پێدانی خۆراکی جنرا و هاڕاو. 3 بۆ 4 ژەم لە هەر ڕۆژێکدا، لەگەڵ 1-2 وردەژەم کە بریتە لە خۆراکی زیاد، بڕەکەی 1 کوپی پڕ لە هەر ژەمێکدا.